إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. هەمومان داستانی موسا عليه السلام بیستومانە لە قورئانی مبارەکە باس و بەیانی کراوە. کاتێکە موسا لە زوڵم ڕائەکات، ئەچێتە شوێنێک و دوو ئافرەت ئەبینێت و ئاوی ئاژەڵی ئەم دوو ئافرەتە ئەدا. دواتریشێ لە ئافرەتەکان ئەگەڕێتەوە بۆ لای و پێی ئەڵێ ئینە ئەبی یەدعوکە لیەجزیەکە ئەجڕە ما سەقەیتە لەنا. باوکم بانگت ئەکا بۆ ئەوەی پاداشتی ئەو کردەوە چاکێت باتەوە کە لەگەڵ ئێمە کردت. بابەتێک هەیە، بابەتی وەفاداری لە ئینسانە، بابەتێکی زۆر گرنگە لە شەریعەتی ئیسلامیە. ئینسانی موسڵمان یەکێ لە واجب و ئەرکەکان لەسەر شانی ئەوەیە هەر کەسێک چاکەیەکی لەگەڵا کرد، ئەمیش بە جوانترین شێواز پاداشتی چاکەی بداتەوە، وەفای هەبێ بەرامبەر بەوە. پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم أفرمي إن أشكر الناس لله عز وجل أشكرهم للناس. شاكرتريني كاس لا خدا أو كسي كزور سباسي خواي كله جل جلاله أو كسي كزور سباسي خلقي أكا. پێغەمبەریان صلى الله عليه وسلم لغزوة حنينة پێویستی بە هەندێ هاوکاری هەبوو. کەسێک بەناوی عەبدوڵڵای کوڕی ئەبی ڕەبیعەی مەخزومی قوڕەیشی کە تازە موسڵمان بوو لە فەتحی مەکە، پێغەمبەر صلى الله عليه وسلم قەرزی لێ کرد. کاتێکە جەنگەکە تەواو بوو، لە بەرامبەر ئەم پیاوەتیە و ئەم قەرزە، قەرزێکێکە لەو بابەتانەی کە فەضیلەتێکی زۆر گەورەی ئینسان کاتێک قەرز ئەدا بە کەسێک، بەڵام ئەو کەسێک کە قەرز وەرەگرێ بێ زۆر پیاو و مرد بێ. پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم قەرزەکەی پێدایەوە زۆر دوعای بۆ کرد، فەرمووی بارەک الله لەکە فی ئەهلیکە و مالیکە. خوا بەرەکەتی خۆی بەسەر ماڵیش و بەسەر ئەهلیش تا ببارێنێ، ماڵ و مناڵ تا بە زمانی خۆمان. فەرمووی خۆشەویستمان ئینەما جەزاء السەلەف الوەفاء والحەمد. جەزا و پاداشتی ئەو کەسەی کەوا قەرزت لێ کردووە، یەک وەفایە ئەبێ لە کاتی خۆی قەرزەکەی بیتەوە، دوو ئەبێ حەمد و ستایشی کەی، سوپاسی کەی، دوعای خەیری بۆ بکەی. بۆیە لە شەریعەتی ئیسلامیە سێ بابەتی زۆر گرنگ لە پەنای یەکا دانراوە. فەرموویانە هەر کەس چاکەیەکی لەگەڵا کردی، ئەگەر هەد بوو توانیت لەو چاکەیە باشتر بکەرەوە، تەنانەت ئەگەر سەلامێکت لێکرا فحەیوا بأحسن منها. کەسێ وتی ئەسسەلام عەلەیکم، تۆڵێ ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وعەلەیکم السەلام وەڕەحمەت الله، وشەیەکی بۆ زیادەکەی لەوەی ئەو زیاتر، چونکە ئەو چاکەیەکی لەگەڵا کردی تۆ پاداشتەکەی گەورەتر ئەدەیتەوە. خاڵی یەکەمیان بریتیە لە پاداشدانەوەی بەرامبەرەکان کە چاکەت لەگەڵا ئەکەن. خاڵی دووهەم بریتیە لە دوعاکردن بۆیان. خاڵی سێهەم بریتیە لە ستایشکردنێ. ئەم سێ سیفەتە ئەبێ لە ئینسانی موسڵمانە هەبێ بەرامبەر بە هەموو کەسێک، گەورە و بچووک، کەم یا زۆر پیاوەتی لەگەڵا کردووی. لە فەرمایشتێکە خۆشەویست صلى الله عليه وآله وسلم ئەفەرمێ من لم يشكر القليل لم يشكر الكثير. هەر کەسێ سوپاسگوزاری کەم نەبێ سوپاسگوزاری زۆریش نابێ. کە ئەڵێن کەم تەسەوور کە ئەگەر کەسێکت بینی تەنها بە دەموچاوێکی گەشەوە چاکەیەکی لەگەڵ تۆیە کردووە ئەو ڕۆژە، چوویتە مەجلیسێکەوە چەند کەسێکی بە احترام هەستانەوە لەبەرت چاکەیان لەگەڵا کردووی،
لما لي كسنانت خواد آية خواد أما أنا هموي شاكا كارين كسيك لكاتي قرفت كانتا بدمته تعزيباريك تبو هاتن بدمته همو أمانة كانت شاكا كاري لإنسانا هموشيان أبي إنسان پاداش لبرانبريان أبكات أبي هم محاولة بكا پاداش تكيان بداتو همش أبي معاملەیەکی زۆر جوان لە بینی خۆی خۆیان دوعایان بۆ بکە لە ناو خەڵکی شایستاییشیان کە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەرمێ من ئەتى إليكم معروفا فكافئوه هەر کەسێ چاکەیەکی لەگەڵا کردن ئێوەش مکافەئەی بکەن لە بەرامبەر ئەو چاکەیە چاکەیەکی لەگەڵا بکەنەوە فإن لم تجدوا ما تكافئونه جاري وای ئینسان تەسەڵاتی نییە توانای نییە هەمان چاکەی لەگەڵا یا زیاتری لەگەڵا بکاتەوە أفرمي فادعوا له حتى تعلموا أن كافأتموه دعاء بوبكن أو أن دعاء بوبكن حتى وكو خوتان تصور أكن كباداشتي شاكة دعوته أنصار كان لقل مهاجر كان هم بستوما مهاجر كان تشريفيا هنا ناو مدينة أنصار كان بخزمة بون لقليانا رجع مهاجرين كوبون وتون خزمة بيغمر صلى الله عليه وآله وسلم يا رسول الله أنصار هاتشي أجر بردويت بيغمر صلى الله عليه وآله وسلم فرموي نابو شوازنية كلا ما دعوتم الله لهم وأثنيتم عليهم ما دام ايوه الدعاء كان لحضور خوايا بويا ولا بيني خوشتانا باسيان كولنا وخلقا كانيان باس كانوا او انهم اجركنا بن ايوه لاجركنا برابر ابن مشاركة اكل افرمي هر كسي سناي كسي كي كر سباسي كردوا هر كسي كيش كاني خلقي شاردوا او كفراني كردوا كفران بجيري برانبري كردوا بۆیە هەر یەکێک لە ئێمە زۆر پێویستمان بەمەیە لە ئەمڕۆیە بەتایبەت ئەمڕۆ ڕۆژگارێکە تێکەوتوین زەمانێک هاتووە بەسەرمانە زەمانێک کە خراپە ئەبینین و چاکە لە پێشەمان ونە بێ ئەوە صفەتێکی ئیسلامی نییە صفەتی موسڵمان وەکو هەنگ ئاوهایە بە گوڵەکان و جوانیەکانەوە ئەنیشێ قەد موسڵمان مێشەڕەنگ نییە تەنها بە پیسیەوە بنیشێ بۆیە کەسێک کە ئەبینی چەندین هەڵە و پەڵەی هەیە بیرکەرەوە لە چاکەکانی چەند چاکەی هەیە ئەمە کۆمەڵگا دروست ئەکا ئەمە کۆمەڵگا بەهێز ئەکا ئەمە وها ئەکا مرۆڤەکان لە بینی یەکترا احتراماتی زۆر گەورە لە یەکتر بگرن یەکتر بخوێننەوە بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێ چاکەیەکی لەگەڵا کردین ئەبەدەن نابێت لە یادیکەین ئەبێت تۆ لە دوعاکانتا ئەو کەسە هەبێ لە ثەنا و فەزڵە باست کردبێ لە ناو خەڵکا بۆی چاکەکاری زیاد بێ ئەبێ ئەگەر توانیت پاداشتەکەی بدەیتەوە ئەمە صفەتێکی زۆر بەرزە لە ئینسانی موسڵمانە هەر یەکێک لە ئێمە ئەبێ هەوڵدا لە بچووکترینەوە تا گەورەترین ئەم صفەتە جوانەی وەفاداریە دەستەبەرکە کۆتا قسم لە خزمەتتانە ئافرەتێک لە مەککەوە هیجرەتی کرد بۆ مەدینە بە وشترێک مشریکین کەوتنە شوێنی ئەویش وشترەکەی تاودا وشترەکە زۆر ئازانە ئافرەتەکە ڕزگار کرد بەرەو مەدینە لە ڕێی ئافرەتەکە نەزری کردوتی ئەگەر بە سەلامەتی گەشت و مەدینە ڕزگارم بوو ئەم وشترە لە پێناوی خۆیان سرە بڕم کاتی هاتە ناو مەدینە عەرزی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر چونکە ئەمە تۆی ڕزگار کردووە چۆن لە بەرامبەر ئەمە خۆی ئەکوژیتەوە خۆ دروستە ئینسان ئەوە بکاتە نەزر بەڵام لە بابی مکافەئە و لە بابی وەفا ئینسان کە ئەبێ بە وەفا بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرسێکی زۆر گەورەی دادا تەنانەت بەرامبەر بە ئاژەڵەکانیش وەفاداری هەبێ چ جای بەرامبەر بە مرۆڤەکان و بەرامبەر بە ئیمانداران داواکانین لە ذاتی پاکی پەروەردگار بمانگیڕێ لەو عەبدانەی کە ڕۆحمان پڕە لە وەفا خوایە لێت داوا ئەکەین و لێت ئەپاڕێنەوە بە کەڕەم و ڕەحمەتی خۆت و بەزەیی خۆت هەر کەس چاکە و پیاوەتێکی لە هەموو ژیانمانە لەگەڵا کردوین خوایە تۆ ئەجر و پاداشتی هەمویان بدەرەوە یا رب العالمین يا ربي خويا لجناهي دايك وباكمان ببورة لجناهي أم جمع ببورة درجة كان خير بسر معنا كروا قرفت كان من شار سركة لبلا مصيبة كان رزقار منك خويا أم عبداني كلام مزجوتان تو خذ شاهدي خويا أما سجدة تنها بوتو أبن تنها ركوع لبردم تو يا أبن تسي زليلي دعاء تنها وتنها بوتو برزكنا ديا إلهي دعاء كان جرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.